وەکو زانین کە تیشکی خۆرد و کاریگەری هەیە لەسەر پێستی ئێمەیەکێکیانەوەیە کە سوود بە پێستوانە گەێنێ لە ڕووی چالاکردنی ڤیتامین دی لە پێستوانە و هەروەها کاریگەریەکی تر ئەوەیە کە ئەگەر بە شێوەیەکی هەڵەبچینە بەر تیشکی خۆر بێگومان زیان بە پێستوانە گەێنێ. ئەمە ئەم کاریگاریانە باسەکەین لەگەڵ دکتۆرەکە ژان عەلی تۆفیق کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکارین بەخێر بێ دکتۆرە بەیانیت باش. سپاس بەیانی ئێوەش باش. دکتۆر سەرەتا بالەوە دەست پێ بکەین بزانین پێکهاتی پێست چییە بۆ ئەوی دوایەوە کاریگەریەکانی جرخۆرەکە و تیشکی خۆر بزانین لەسەر پێستەکە. بەڵێ پێکهاتەی پێست کۆمەڵی خانەیە بەشی زۆری ئەوەیە کیراتونەسایتە کە ساهەشتای خانەکانە بەشی تریشی خانی بەرگریە و خانەی ڕەنگە کە بەرپرسە لە ڕەنگی پێستمان و ئەو خانانە زۆر چالاکن لە هەمان کاتە هەستیارن و بەرگری یەکەمن خەتی بەرگری یەکەمن بۆ جەستەی مرۆڤ بۆیە هەموو فاکتۆرەکانی ژینگە پێست بەرەنگاریە بێتەوە پێش هەر خانەیەکی تر یا هەر ئۆرگانێکی تر لە ناولەشی مرۆڤە. ڕاستە زۆر جار باس لە چینەکانی پێست دەکرێت و کاریگەری تیشکی خۆر بۆ سەر چینەکان و بۆ سەر کۆلاجین و حەزەکەین تۆزە لەو بابەتانە. بێگومان تیشکی خۆر زۆر گرنگە بۆ تەندروستی مرۆڤ ئەگەر تیشکی خۆر نەبێ ژیانیش نابێ بەڵام هەندێک جار ئەبێتە هۆکاریش بۆ هەندێ زیان و نەخۆشی پێست. زیانەکانی تیشکی خۆر بۆ پێستمان بەهۆی تیشکی سەروەنەوشەییەوەیە کە یەکێکە لە پێکهاتەکانی تیشکی خۆر. ئێمە زانی تیشکی خۆر کۆمەڵێ تیشکە بە چەند شەپۆلێک تێکەڵاوە. تیشکی سەروەنەوشەیی ئەو تیشکەیە کە لایانی باشیشی هەیە و لایانی خراپیشی هەیە بۆ پێست. لایانی باشەکەی ئەوەیە کە بۆ بەرگری پێست زیادێکە و تەنانەت بۆ هەندێک چارەسەریش بەکارێت هەندێک نەخۆشی پێست تیشکی خۆر چارەسەرە. بەڵام لە هەمان کاتە ئەو تیشکە لەوانەیە بێتە هۆکارێک بۆ زیان و نەخۆشیش. ڕاستە دکتۆرە تا چەند گرنگە ئێمە پێستی جۆری پێستی خۆمان بناسیین بۆ ئەوی کە گونجاوترین بەرهەمەکان هەڵبژێرین بۆی. خۆی ئێمە کە لە ژیانی ڕۆژانەمانە و چالاکیەکانمان بەرەنگاربوونی تیشکی خۆر ڕوئەیات ئەو کاتە کاردانەوەکانی ئەبینین واتە تاقیکردنەوە باشترین بەڵگەیە. هەندێک کەس لەبەر هەتاوەستن بە سەعات پێستیان سوور نابێتەوە. خەڵکانێکیش هەیە بۆ چەند خولەکێک لەبەر هەتاون پێستیان سوورە بێتەوە. مانایەوەی ئەوان زۆر هەستیارترن بۆ تیشکی خۆر خۆپاراستنیان زۆر زیاتر ئەوێ. وڵاتی ئێمە وڵاتی خۆرە یان تەنانەت لە ژوورەوەش تیشکی خۆر بۆمانیەتە ژوورەوە و سوودی لێ بینین و کاتەکانی ڕۆژیش دەوری هەیە بۆ ئەمە. بۆ نمونە ئێمە گە لە نیوەڕۆ بڕۆینە دەرەوە ئەو کاتانە لەوانەیە زیانەکەی زۆرتر بێ لە سوودەکەی بەڵام خۆری بەیانیان یا خۆری عسرێکی درەنگ سوود بەخشە. زۆر جار باز لە پێست دەکرێت باز لە پێستی چەورەکرێ وشکەکرێ پێستی مێکسەکرێ لە بینی ئەم دوانەیە. زۆر جار مشکلەمان هەیە لەگەڵ ئەوانەیە چکە هەندێک لە پرۆدەکتەکان بۆ پێستی چەور گونجاوان دێ بۆ پێستی چۆن بزانین ئەو پێستەمان. بێگومان چەوری پێست ئێمە خۆمان تێبینیەکەین پێستمان هەندێک کەس پێستی کەی شوات وشکە بێتەوە توێش هەڵەیە هەستی پێکە پێستی وە هەیە هەست بە چەورەکەی کە بریقێتەوە پێستە ینی ئەو شتانە هەمووی بە تێبینی ئەتوانین بزانین و ئەو پێستەی میکسیش ئەوەیە کە تیزۆنی هەیە واتە ناوچەوان و لوت بۆ خوارە و لوت و چەناگەی چەورە لەبەرەوەی ڕژێنی چەورەکان ژمارەیان زۆرە لەو بەشانەی دەموچاوە بەڵام ڕوومەتەکانی وشکە. خۆشبەختانە ئێستا ئەو کرێم و چارەسەر و کرێمی جوانکاریوانە هەمووی جیاکراوەتەوە بە پێی جۆری پێستەکە واتە تۆ کە ئەچی شتێک هەڵبژێری بۆ پێستی خۆت ئەزانیت بە تێبینی خۆت ئەزانی وەگە نەرزانی ئەتوانی پرسیارکەی لە کەسێکی پسپۆر شارەزا لە بواری پێستا. ڕاستە دکتۆر باس لە سوودوەرگرتن بکەین لە تیشکی خۆ سەرەتا بەژەیکە باژە خۆرەکە بکەین بزانین چ کاتێک زۆر گونجاوە بۆ ئەوی کە
ئێمە سوود لەو تشکی خۆرە وەرگرین زیان بە پێستمان ناگەێنێ. بەڵێ مازانین تشکی خۆر پەیوەندی هەیە بە دروستکردنی ڤیتامین دیەوە ڤیتامین دی سوودی هەیە بۆ ئەسقان و جونگەکانمان و بۆ هەموو خانەکانی کەش بۆ هەموو چالاکیەکانی خانەکان و ژیانی و تەندروستی خانەکانی لەش ڤیتامین دی گرنگە. لەبەرەوەی ئەچێتە دروستبوونی دیێنەیەوە کە دیێنەی ئەو بەشەیەکە لە هەموو خانێکی لەشا هەیە ئەگەر پێست بێ خانەکانی ناو لەش بێ. بەڵام ئەبێ بزانین کەەوە هەموو شتێک زیادە ڕەوی تیا لەوانێ زەرەری هەبێ بۆیە بێ بزانین ئێمە چ کاتێکی نەبەر هەتاو چ کاتێک خۆمانە پارێزین چۆن خۆمانە پارێزین. خۆپاراستنەکە بە بەکارهێنانی دژە خۆرە بێت بە بەکارهێنانی جلی داپۆشرا و شەپقە عینەک ئەم شتانە و کاتەکانیش و تەنانەت وەرزەکانیش بۆ نمونە تۆ کە لە زستان ناچیتە بەر هەتاو بێزار نابی پێت خۆشە بچیتە بەر هەتاو کە ڕۆژێ هەتاو بێ لەبەرەوەی پلەی گەرما کەمە هەتاوەکە ئەو زیانەی نیوەکو لە هاوی ناچکە تۆ دوو جۆر تون و تیژی بەرامبەر بە پێست ئەبێت گەرمیەکەش و تیشکەکەش کە جیاوازن لە یەکتری. کاتەکانی ڕۆژیش وەکو باسم کرد بەڕاستی نیوەڕوان باشتر وایە ئەگەر بتوانین خۆمان بپارێزین لە ژوورەوە بین بە هەتای بەیانیان سوود بەخشە بەڵام نیوەڕوان لەوە چێ زیانەکەی زیاتر بێ لە سوودەکەی بە تایبەتی لە وەرزی گەرمایە. ڕاستە دکتۆر ئێستا لەوانەیە بە پێچەوانەوە بێ خەڵکی لای ئێمە لەگەڵەوەی کە ئەم هەموو تشکی خۆرمان هەیە ئەمەە خۆمانە پارێزی هەمومان ڤیتامین دیمان کەمە. مەسلەی کەمی ڤیتامین دی کە ئیسەباوە لە لای خۆشمان و لە زۆر وڵاتانی تریش هەتا ئێستا دیبێتێکی زۆری لەسرە. ئایا معقولە لە سانەوەی خەڵک ڤیتامین دی کەم بێ لە لەشیا؟ ینی ئەمە پیاداچوون و توێژینەوەی زۆری ئەوێت لەبەرەوەی شتەکە لە حەدی لۆژیکا دەرس چووە معقول نییە بەشی زۆری خەڵک هەمووی ڤیتامین دی کەم بێ لە وڵاتێکی پڕهەتاوە لە کاتێکا کە ئێمە خۆراکیشمان تا ڕادەیەک تەندروستە بەڕاستی شیر و شیرەمەنیە خۆین زۆر شتی کە بەروبوومی طبیعی خۆمان هەیە کە هەمووی دەوڵەمەنە بە ڤیتامین دی و بە کالیسیۆم و هەتاوێکی باشمان هەیە تەنانەت وەکو باسم کرد لە ژووریشەوە بینێمە هەتاومان بۆیەتە ژوورەوە لەبەرەوە مەسلەی کەمی ڤیتامین دی من خۆم وەکو پزیشکێک زۆر باوەڕم پێی نییە. ڕەنگە قوڵبوونەوەی بوێ لەو بابەتە توێژینەوەی زیاترێ بێگومان توێژینەوەی زیاترێ. باشە دکتۆرە زیانەکانی تشکی خۆر بۆ سەر کام چینی پێستە چی لە پێستەکە؟ بێگومان چینی سەرەوە و چینەکانی کەش تەسیری هەیە تەسیراتی درێژخایانی هەیە و تەسیراتی کتوپڕیشی هەیە کتوپڕیەکە وەکو سووربوونەوە وەکو سووتانە تەنانەت هەندێجار سووتان بە هەتاو ئەگاتە دەرەجە یەک و دەرەجە دووش لەوانەیە بڵقی سوتاویش دروست بێت بۆ بەعزێک کەس ئەگەر هەستیار بن. ئەمە تەسیراتە سەریعەکانیتی بەڵام تەسیراتە درێژخانەکانی ئەوەی کە کۆلاجین کەمە بێتەوە مۆزوعی فۆتۆ ئەیجینگ واتە پیربوونی پێست بە تیشکی خۆر نەک بەهۆی تەمەنەوە زۆر کەس هەیە کە هەتا زۆر لە یاوسەیرەکەی لە تەمەنی سیەکانە وەکو لە پەنجاکانە بێوایە تەمەنی واتە پیربوونی پێست پێش وەخت و شێرپەنجەش یەکێکە لەو نەخۆشیانەی لە پێستا کە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە بەرەنگاربوونەوەی تیشکی خۆر کە لەوانەیە لە مناڵی ئەو کەس هەتا زۆر لە یابێ لە گەنجیا لە پیریا شێرپەنجەی پێستی بۆ دروستە بێ چونکە کاریگەری تشکی خۆر کۆ ئەبێتەوە ئەوە نی هەرەو کاتە بێ پاش چەند ساڵێک لەوانەیە لی دەرکەوێت. ڕاستە دکتۆر جیاوازی هەیە لەناوان پێستی سپی و ئەسمەر بۆ کاریگەری تشکی خۆر؟ بەڵێ لەبەرەوەی پێستی ئەسمەر خانەی میلانۆسایتی زۆرە کە بەرپرسە لە پاراستنمان لە زیانەکانی تیشکی خۆر میلانۆسایتیش ئەو خانانەیە کە ڕەنگەیە بە پێست کەواتە خەڵکی ئەسمەر ئەو خانانەیان زۆرترە بەرگریان زۆرترە هەر بۆیە وڵاتانی کە پێستیان ئەسمەرە ئەو خەڵکەکەی بە زۆری ڕێژەی شێرپەنجەی پێستیان زۆر کەمترە لە وڵاتانی کە سپی پێستن. ڕاستە
ڕاستە ئەو کەسانی کە سپی پێستیشن تیشکی خۆر ڕنگ لەسەر پێستیان دروست دەکات زیاتر پێستی ئەسمەر زیاتر پەڵە دروستەکە لە بەروی خانەکان زۆرە بۆ بەرەنگاربوونەوە لە زیانی تیشکی خۆر خۆیان ئێنەوە سەرچینەکانی سەرەوەی پێست بۆی بیپارێزن پێستەکە بپارێزن ئەمە شتێکە لە سروشتایە بۆیە ئەوانەی کە ئەسمرن زیاتر پەڵە دروستەکەن وەک لە سپی پێست ڕاستە من هەمزانی بوو بە پێست سپی پێستەکان ڕێژەی پەڵە کەمتر دروستە ڕەنگە ئەگەر پەڵیان بۆ دروست بێ زۆر پێیان دیار بێ بۆیە ئەوەش کێشەیەکە ڕاستە باشە دکتۆر ئێستا با بینە سەر پاراستنی پێست لەو تیشکی خۆرا و بەکارهێنانی دژەخۆر بزانین پێکهاتی دژەخۆر چییە؟ پێکاتی دژەخۆر هەندێک مەوادی کیمیاویە کە ئەو تیشکەکەیەتە سەر پێستەکە عکسیەکات وەکو ئاوێنە ئەو شتەوای لێکا کە خانەکان نەیباتە ناوخۆی تەسی لە DNA کە نەکات و گۆڕانکاری لە خانەکانانەکە ئێمە دژەخۆر فیزیکیمان هەیە و کیمیکیمان هەیە یعنی دوونەوە کیمیکال و فیزیکال فیزیکالەکان ئەوەیە کە وەکو ئاوێنە ئیشەکات و عکسیەکاتەوە کیمیکالەکان ئەوە گۆڕانکاریەک دروست دەکات وەکو تەفاعولێکەکە لەگەڵیا و زیانەکانی تیشکی خۆرەکە کەمەکاتەوە دژەخۆر چەند جۆرێک دروستکراوە هەیە بۆ پێستی چەورە بۆ پێستی وشکە مادەی شێدارکەرەوەی تایە ئەوانەی پێستی چەور بۆ پێستی چەور دروستکراوە مادەی چەوری بە هیچ شێوەکتیانە لێ نووسراوە ئۆیل فری واتە هیچ چەورێکی تیانە بۆیە باشتر وایە ئێمە دژەخۆر بەکاربێنین بە پێی جۆری پێستەکە ڕاستە لێرە گرنگی ناسینی جۆری پێستەکانمان بەڵێ بێگومان بێگومان لە چ کاتێکدا گرنگە بەکاری بێنین دژەخۆر دژەخۆر لە هەموو کاتێکا کە لە کاتی ڕۆژە هەموو کاتێک گرنگە بەڵام کاریگەری تیشکی خۆر لە نیۆڕوانە زۆرترەواتە لە سەعات 11 تا سەعات 4 عەسر ئەو 5 سەعاتە زۆر گرنگە کە بەکاربێت و تیشکی خۆر لێرا من حەزەکەم باسیەوە کە بەشێک لە زیانەکانی ئەگەڕێنێتەوە لە بەرەوەی تیشکی خۆر قەڵغان نییە 100% بڵێن دژەخۆر قەڵغان نییە 100% دژەخۆرەکە بەشێکی هەر ئیشەکە لەسەر پێستمان بەڵام لەوانەیە ئەو بەشەکەمە ئەوە بێت کە پێویستمان پێێتی ڕاستە یان زۆر جار ئێمە دژەخۆر بۆ دەموچاو بەکارێنین زیاتر وا باوە بۆ دەموچاو بەکارێنین بۆ جسم و لەشم لە ڕاستیان من ئامۆژگاریمەوەی هەر شوێنێک بە دەرەوە بێ دەست مل ئەگەر یەکێک جلەکەی کراوە بێت قۆڵ تەنانەت قاچیش لە هاوی ناکە ئێمە پێڵاوەکان کراوەیە باشتر وایە دژەخۆری بۆ بەکاربێنین لەبەرەوەی ئەگەر هیچ نەکات دژەخۆرەکە ڕەنگی ئەو پێستە ئەگۆڕێت لەبەرەوە دوایی جیاوازیەک دروستە بێ لە بینی بەشە دیارەکانی لەشمانە لەگەڵ بەشەکان کە داپۆشراوە بەجێت هەمومانەوەمان ئەو کێشەمان خەتێک هەیە لە بینی بەڵێ ڕاستە دکتۆرە چەندێک جارێک دژەخۆر بەکاربێنین لە ڕۆژەکە هەیە ڕاتە دەرەوە یەک جار لێ ئەیات و بەڵێ خۆی لەسەری ئەنووسرێت 2 سەعات 3 سەعات تازەکرێتەوە لێرە دووشت هەیە ئێمە ئەو 2 سەعاتە ئەو 2 سەعاتەیە کە هەمووی لە دەرەوەین بۆ گومان ینی بۆ نمونە کە ئەچین دەرەوە ئێمە بەڕێگەوە بۆ ئیشەکەمان چارەکێک لە دەرەوەین و دوای چینە ژوورەوە لە ئۆفیسین ئێمە بەس ئەو چارەکە حسابەکەین نەک ئەو فترێشکە لە ژوورەوەین ئەوە شتێکی باشە بۆیە هیچ مشکلە نییە گەر تۆ یەک جار لێ بیت و ئیشەکە و لە ژوورەوە بێ بەڵام بۆ نمونە هەندێک کەسێ ئیشی لە دەرەوەیە وەکو پۆلیسی هاتوچۆ وەکو ئەندازیارەکان کە لە مەوقع ئیشەکەن وەکو جوتیار ئەمانە کە لە دەرەوە نا ئەمانە 2 سەعات جارێ ئەبێ تازەیکەنەوە ومەرجیش نییە دەموچایان بشۆن و جارێکی تر لێبن ئەتوان بەسەر چینە کۆنەکە چینێکی تازەی لێبن ئەوە زیاتریش ئەیان پارێزێ ڕاستە دکتۆرە کاگاری لە پێشکێکە باسی SPF کرد هەر بام نابولێ ڕاستەم خۆش بۆ ئەو باسی SPF کورتکراوەی سن پرۆتێکشن فاکتەرە واتە ئێمە کە ئەڵێن SPF 15 هەموو ئینسانێک هینێکی هەیە حدێکی هەیە کە دوای ئەوەی تر سوورە بێتەوە بە هەتاو هەیە بە 5 دقیقە سوورە بێتەوە بە سەعاتێکیش سوور نابێتەوە سن پرۆتێکشن فاکتەر ئەوەنە جار زیایەکە بۆ نمونە من بە 5 دقیقە لەبەر هەتاو سوورە بمەوە ئەگەر دژەخۆرێکی SPF 15 پێ بێ 15 ضربی 5 کە اینجا پێستم سوورە بێتەوە
ینی واتە دوای هەفتە و 5 خولەک اینجا ئەو سووربوونەوەی ڕۆیە کە بەبێ دژەخۆر وانە بووە بە 5 دقەت دەموچاوم سوورە بۆ ئەوەیە ئەگەر بڵێ 50 ئەوەنە SPF چەندێک باشە بۆ ئەم وڵاتی خۆمان وڵای بۆ وڵاتی ئێمە بە تایبەتی لە بەهار و هاوینە پێم باشە 50 لە پاییز و زستانە 30 باشە. باشە یەکێک لە هاوکارانمان لە کۆنتترۆلەوە ئەڵێت کاتێککە من ئەوەستم لە بەرتیشکی خۆر بۆ 5 خولەک یەکسەر پێستم ئەبێ بە لیر سوورە بێتەوە بەڵام دوای لاچم باشە بێت ئەوە زۆر هەستیارە بۆ تیشکی خۆر ئەوە بێ زۆر خۆی بپارێزێ لە تیشکی خۆر بۆی تەسیراتەکانی دوایی دەرنەکەوێت پێستی پێشوەخت چرچ نەبێ ڕەنگی نەگۆڕێ بۆ ئەو شتانە ضرورە گرنگە تیشکی خۆر کاتەوە زۆر هەستیارە بەڵێ چکەمە جۆرێک لە فرانستیاریمانەیە حساسیت بە تیشکی خۆرە ینی هەیە وەکو هاوکارەی تۆ باشە دکتۆرە با کەمێک باز لە پرۆسی گرنگیدان بکەین بە پێست لە هاوینانە ئەو کۆزای هاوینان وەکو هیچ وەرزێکی تر نییە ڕەنگە با بڵێن زۆر قورستر بێ بۆ پێست وەکو وەرزەکانی تر چۆن گرنگی بە پێستمان هاوین لە بەرەوەی پلەی گەرما زۆرە ڕێژەی ئارەق بوونەوەش هەر باس کرا لە لای جەماعەت ڕێژەی ئاو لە ناو خانەکانی پێستا کەمە بێتەوە بۆیە بێ ئەوە قەرەبوو بکرێتەوە بێ ئەو کەسە ئاوش لە منیەکان زۆر بخوا خۆراکی تەندروست سەوزە و میوەی فرێش شیر و شیرەمەنی باشە هەندێ سەپلیمنت ڤیتامینات وەکو زنک وەکو کۆلاجین ئەمانە گرنگە بۆ مانەوەی پێست بە شێوەیەکی تەندروست و جوان یعنی تەندروستی پێش جوانێ بەڵام هەردووکی گرنگە پێستی تەندروست هەمیشە جوانە ئەبێ ئەو حقیقەتەش بزانین و پێستی تەندروست ئەو پێستەیە کە ڕێژەی ئاوی لە خانەکانیە طبيعية وكمتر نییە لە طبيعي بۆیە ضرورە زۆر ئەو خواردنەوە هەم بۆ تەندروستی پێست و هەم بۆ جوانی پێستیش باشە لە ڕووی میکەپکردنەوە گرنگیدانی ڕۆژانەی ماوەدی کیمیایی زۆرتیە ڕەنگیتیە بۆنیتیە ضرورە بەکاری لە هەموو کاتێکە میکەپ بۆ بە بەشێک لە ستایلی ژیانمان بەڕاستی ناتوانین بە هیچ کەسێ بڵێن دەستبەرداری میکەپ بە لەبەروی خۆشمان دەستبەرداری نەبی بەڵام باشتر وایە ئێمە میکەپی باش لەسەر چاوەی باش کە بزانین لە شوێنی گەرما خەزن نەکرا و تێک نەچوە چکە مەوادی کیمیایی تیا لەوانەیە بە گەرماوانە تێک چێت بۆیە ئەبێ بزانین چ میکەپێک بەکارێنین گونجاوە بۆ جۆری پێسمان و کەمکردنەوەی ماوەی ئەو میکەپە ینی کاتێک کە ئێمە لە ئیشمانیەوە یا لە هەر بۆنەیەکەینەوە بە زووترین کاتە بێ و میکەپە لێکەینەوە هیچ قبول نییە ئەو کەسە بە میکەپەوە بنێ لە بەرۆی زیانێکی زۆر گەورە ئەیا پێستەکەی یەکەم ئەو چینە نایڵە پێستەکە هەناسە بە دوو هەم هەو مادە کیمیانە ئێمە نازانین چەند سیراتی زیاترە تا زیاتر بمێنێتەوە لەسەر پێست زۆر ڕاستە دکتۆرە کەمێک باسی مناڵ بکەین زین دژەخۆر بۆ مناڵ گرنگە بەکاربهێنرێ بێگومان من وەکو باسم کرد تشکی خۆر و تەسیراتەکانی کۆ ئەبێتەوە لەسەر پێست بۆیە بۆ مناڵ بۆ گەورە بۆ پیر بۆ هەموو هەردوو ڕەگەزەکە دژەخۆر گرنگە گرنگکە باشە هەیە دژەخۆر هەیە تایبەتیشە بۆ مناڵان بێگومان لەبەرەوەی پێستی مناڵ هەستیارە تەن کە لە قۆناغی گەشایە هەموو خانەیەکە لە قۆناغی گەشا بێ زۆر هەستیارە بۆ هەموو شتێکی دەرەوە لەبەرەوە بێ دژەخۆر تایبەت بێ بە مناڵ ڕاستە دکتۆرە با کەمێک باز لە گۆڕانکاری بکەین کە کاتێک لە پێستا ڕۆیە بۆی کە هەمومان ئاگادار بین هەچ گۆڕانکارێکی نائاسایی لە پێستمانە ڕۆیە بۆی بزانین چی بەڵێ هەر برینێک کە دەرکەوت لەسەر پێست جوابانەوەی نەبوو بۆ هیچ عیلاجێک وردە وردە بە هێواشی گەورە بوو عادەتەن ئازاری نییە هەندێ ملولەی وردی خوێن لەسەری ببینین ئەمە نیشانەیەکی خەتەریە ئەبێ بە زووترین کات پزیشکی پێست ئەو کەسە ببینێ هەر خاڵێک گۆڕانکاری تیابوو خاڵ ئەو خاڵ ئاسانەی کە لە خانەوەی طبیعیە و هیچ مەترسی نییە بەڵام ئێمە لە سایەکمان هەیە کە ئەگەر گۆڕانکاری تیابێ ئەو خاڵانە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی حەجمەوە لە ڕووی شکڵەوە ئەبێ دیسانەوە بە زووترین کات پسپۆری پێست ئەو برینە ببینێ ئەو خاڵە ببینێ و ئەگەر پێویست بە متابعە بکە یا بە پێویست بە لابردن بکە بۆی بنێرێ بۆ فەحەس بزانین چییە ئەو گۆڕانکاریانە بۆ بووە ئایا نیشانێکی مەترسیدارە یان نە
دڵنیابینەوە. باشە هەندێک کەس هەیە زۆر پێستیان ئەسووتێ لەبەر هەتا دوای ئەو چەند ماوەیەک بەکارێنن کە ڕەنگە ئەمەش بزانین ماست بەکارێنن خیال بەکارێنن ئەمانە تا چەند سوود و زیانی هەیە. هەندێک کە سوودی لێبینن هەندێک کەسیش نا بۆیە من لەگەڵ ئەوانیم کە خۆمان لە خۆمانەوە ماواد کە لە ماڵەوە هەیە و کە لە مەتبەخەیە و بەکاری بین بۆ دەموچاومان بەڕاستی پێسی دەموچاو گرنگترە تۆشتی پێتاقیکەیتەوە بۆیە هەمیشە خەڵکی پسپۆر و شارەزا بەرپرس بێ لە پێستمان باشتر لەوەی خۆمان بە بێوەی زانیاری تەواومان هەبێ شتی بۆ بەکاربێنی. باشە دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس لەگەڵمانە.